سڵاوتان لەبێت بەڕێزان. دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتەرانی هەدەپە کێشەی کورد لە تورکیا دەخاتە مەترسیەوە. دوای دەستگیرکردنی پەرلەمانتاران و هاوسەرۆکانی هەدەپە لەلایەن حکوومەتی تورکیاوە، ئێستا کێشەی کورد لە تورکیا ئایندەی نادیارە و ئاگری شەڕ لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و حکوومەتی تورکیا خۆش دەکات. بەمێدارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی عومەر عەلی شارەزار لە کاروباری تورکیا، هەروەها لە هەولێرەوە دکتۆر عوسمان عەلی شارەزار لە کاروباری تورکیا تاوتوێم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە پرۆسەی ئاشتی لە تورکیا خاتە مەترسیە و ئاگری شەڕ لە نێوان پەکەکە و تورکیا خۆشتر دەکات. دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە لەلایەن حکوومەتی تورکیاوە بە پاساوی پشتگیریکردن لە پەکەکە کاردانەوەی ناوخۆیی و جیانی بە دوای خۆی داهێنا. پارت و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان داوایان لە دەسەڵاتدارانی تورکیا کرد هاوسەرۆک و پەرلەمانتارانی هەدەپە ئازاد بکەن. لە ئاستی نێودەوڵەتی ژنەتەوە یەکگرتوەکان و ئەمریکا و یەکێتی ئەوروپا نیگەرانی خۆیان دەربڕی دژی دەستگیرکردنی هاوسەرۆک و پەرلەمانتارانی هەدەپە و داوایان لە تورکیا کرد ئازادیان بکات. بە بڕوای چاودێران دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە پرۆسەی ئاشتی ئەگەڕێنێتە دوا و ئاگری شەڕ لە نێوان حکوومەتی تورکیا و پەکەکە خۆشتر دەکات. بەرپرسانی هەدەپەش هۆشداری دەدەن لە ئاڵۆزبوونی دۆخی تورکیا بەهۆی دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە و ئەگەری دەستبردنی تورکیا بۆ داخستنی هەدەپە. هەدەپە یەکێکە لە پارتە دیارەکانی تورکیا و لە ساڵی 2012 دامەزرا و لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی تورکیاش توانی بربەستی لە سەدادە تێپەڕێنێت و بچێتە پەرلەمانی تورکیا و 59 کورسی بەدەست بێنێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان کاومەرەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. خوێندنەوەی بەڕێستان بۆ دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە چییە؟ بەڵێ ئەگەر سەرنج بدەین ئەوە قۆناغێکی نوێ لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد، هەروەها قۆناغێکی نوێ لە هەڵوێستەکانی دەوڵەتی تورکیا بۆ دۆزی کورد. پێم وایە لە دوای ساڵی 1990 کە عەبدوڵڵا ئۆجالان دەستگیر کرا کە دەستگیرکردنی ئۆجالان بارودۆخێکی ناهەمواری بۆ دۆزی کورد دروست کرد لە تورکیادا و وای کرد بۆ چەندین ساڵ دۆسیەی کورد ئیتر لە لای دەوڵەتی تورکەوە بە شێوازێکی عەسکەرتاری مامەڵی لەگەڵدا بکرێت و ئەو قۆناغە سیاسی و ئاشتیەش کە لە دوایە دێتە دی قۆناغێکی نوێ بوو کە دروست بوو. بە بڕوای من جارێکی تر کاتێک کە دەوڵەتی تورکیا پەنابە بۆ ئەوەی کە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ دۆزێکی سیاسیا بکە کە بریتە لە دۆزی گەلێک کە بریتە لە گەلی کورد و ئەم دۆزە تەنها پابەت نییە بە مەسلەی هەڵوێز لە ئاسپەکەکە و لە ئاس هادەپ و ئەمانە، چونکە ئەو جۆرە مامەڵەی کە ئێستا تورکیا لەگەڵ هادەپ ئەیکا کە هادەپ خۆی پارتێکی سیاسیە و ئەم پارتە سیاسیە وەکو بڵی شەرعیەتێکی سیاسی هەیە و بەپێی دەستوری تورکیا ڕێگە پێدراوە کە کاری سیاسی بکەوە بە بەشداری لە دوای ساڵی 2012 بەشداری چەند هەڵبژاردنێکی کردووە لە وڵاتەیە و شەرعیەتێکی سیاسی و دەستوری خۆی وەرگرتووە کە بە بەشداریکردن لە پەرلەمان، بەشداریکردن لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار کە نوێنەرایەتیان بۆ هەردووکیان هەبووە و بۆتە بە بەشێک لە وەکو بڵێ نەسیجی سیاسی کۆمەلگای تورکی لەبەرەوە دەستبردن بۆ کارێکی وە هەر لەم ڕێگەیەوە کە تۆ ئێستا هاوسەرۆکانی ئەمە لە ڕێگەی پۆلیسەوە دەستگیرەکەی و ئەندام پەرلەمانەکانی دەستگیرەکەی، یعنی لەو دۆسیەی کە کراوەتەوە بۆ پەرلەمانتاران کە نزیکەی 159 ئەندام پەرلەمان ئەبێ ببرێنە بەردەم دادگا، لەمە 54 ئەندام پەرلەمانیان سەر بە هادەپە. لەبەرەوە ئەگەر بێت و ئەم دۆسیەیە وردە وردە دەست بە جێبەجێکردن بکرێەوە بەم شێوەیە دەستی بۆ ببرێەوە مامەڵەکردن لەگەڵی وە تێکەڵاوکردنی بە مەسلەیەکی ئەمنی، یعنی مامەڵەیەکی ئەمنی لەگەڵ ئەم دۆسیەیە کە ئەوەیە کە تاوانبارکردنی ئەم ئەندام پەرلەمانانە و هاوسەرۆکەکانی بە تێوەگلان لە مەسلەی تیرۆر
و هەر لە کاتی دەستگیرکردنیە پۆلیسی دژە تیرۆر چووە ئەم ئەندامانی دەستگیر کردووە لەبەرەوە ئەمە قۆناغێکی مەترسیدارە بەڕاستی یعنی لەبەرەوە هەنگاو ئەنێک کە لە مێژووی سیاسی تورکیا سیر بکەین ئێمە چەند پارتێکی سیاسی کوردی تر پێشتر داخراون یعنی بە بڕیاری دادگای دەستوری تورکیا داخراون لەبەرەوە بە بڕوای من یعنی ئەم قۆناغەش قۆناغێکی مەترسیدارە و ئەگەر بێت و بەم شێوەیە هەنگاو هەڵبگرێ بەرەو ئەوە مەترسیدارە بۆ کوردیان بۆ تورکیاش یعنی بۆ کوردیش و بۆ تورکیاش چونکە ئەمە دۆسیەکی زۆر گەورەی ئاڵۆز بەڕووی خۆیان ئەکاتەوە یعنی هەنگاوەکانی پێشووی پارتی داد و گەشەپێدان کۆمەڵ هەنگاوی ئیجابی هەبوو لە مەسلەی کرانەوەی دیموکراسی لە مەسلەی پرۆسی ئاشتی لە مەسلەی ئەوەی کە جۆرێک لە دانوستان لەگەڵ ئۆجالان لە ئارایە هەبوو یعنی ئەو قۆناغانەی پێشوو قۆناغێکی ئیجابی و گەشەسەند و باش بوون هەم بۆ تورکیا یعنی کە لە ڕووی ئابوووریەوە بڵین ملیارەها دۆلاری بۆ دەوڵەتی تورکیا جێڕاوەتەوە یعنی من پێم وایە بەشێک لەو گەشەسەندنە ئابووری کە تورکیا بەخۆیەوە بینی ئەوە بوو ئەگەڕایەوە بۆ مەسلەی پرۆسی ئاشتی و جێڕانەوەی ئەو بودجە زەبەلاحی کە دامەزراوەی سەربازی بۆ شەڕەکان و بۆ مەسلە سەربازیەکان ئەیجێڕایەوە بۆ مەسلەی گەشەپێدان لە بوارەکانی تری خزمەتگوزاری دەوڵەتی تورکیا سەر دەوڵەتی تورکیا ئەگەر بگەڕێتەوە بۆ سەر هەمان دۆسیە و جارێکی تر بازووی ئەسکەر بەم شێوەیە بەهێز بکاتەوە من پێم وایە بێزکردنەوەی بازووی ئەسکەر و هێنانەوەی دامەزراوەی سەربازی بەم شێوەیە بۆ ناو خودی شەڕەکان بەشداری پێکردنی دەرچوونی بۆ ناو سووریا بۆ شێوەیە کە تۆ ئەیبینی هاتنی بۆ ناو عێراق بۆ شێوەیە ئەیبینی و سەرقاڵکردنی دامەزراوی سەربازی لە بۆ ڕوبەڕووبوونەوەی جەنگێکی تر لە ناو خۆیان کە مەسلەی پارتی کرێکاران و ئەمەیە من پێم وایە کە ئەمە دوجار باڵی ئەسکەر داد و گەشەپێدان ئەویست ئەم باڵی لاواز بکە هەر خۆی دێتەوە جارێکی تر ئەم باڵە بەهێز دەکاتەوە و بەهێزکردنەوەی ئەم باڵەش جارێکی تر لە ناوخۆی تورکیایە شتێکی ئیجابی نییە بۆ پارتی داد و گەشەپێدان چونکە دامەزراوەی سەربازی دامەزراوەیەکی مێژووی گەورەیە یعنی بە درێژای 80 ساڵی کەمالیەت کە هاتووە پشتی بەم دامەزراوەیە بەستووە لەبەرەوە هەتاکو ئێستاش پارتی داد و گەشەپێدان ناتوانێت بڵێ من لە بەرامبەر دامەزراوەی سەربازی ویان لە بەرنامەی لە بەرامبەر کودەتایەکی ئایندەی ئەسکەر دۆخەکەی هێور کردوێتەوە ینی خۆ ئەوەندە تێپەڕ نەبووە بەسەر کودەتا سەربازیەکەیە تاکو هەنگاوێکی لەم جۆرەی بەو شێوەیە بن سپاس دواتەکەڕێنەوە لای بەڕێستان گربچینە هەولێر لای کاک دکتۆر عوسمان عەلی شارەزا لە کاروباری تورکیا کاکتۆر زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا کاریگەری دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتەرانی هەدەپە لەسەر دۆخی سیاسی و ئەمنی و ئابووری تورکیا چییە؟ بناوی خوای گەورە و میهرەبانەوە طبعا بتأكيد تأثيرێکی سلبیە بێت لە بواری ئابووری لە بواری ئاسایشی تورکیا ئەمە بەڕێی من ئەمە هەڵە بوو و ئەمە هەر وەکو حکوومەتی هەرێم لە بەیانەکەیدا دوێنێ ڕوونی کردەوە ئەمە لە بەرژەوەندی پرۆسەی ئاشتی نییە لە تورکیا لە بەرژەوەندی کورد نیە لە بەرژەوەندی تورکش نییە بەڵام یعنی بەڕاستی ئێمە لە جاتی ئەوەی کەوا بەشەیەکی عاتیفیانە لەگەڵ ئەم مەسەلەی بگونجین پێویستە ئێمەش خۆدا وەکو بڵێ پێداچوونەوە بە هەڵەکانی خۆمان بکەین بۆچی شتێکە گەیشتاوە بەڵێ تورکیا غەڵەتی کرد بەڵێ تورکیا دوای داودۆغڵو بەرەو بۆچوونێکی تریە بۆ پرسی کورد و ئەو بۆچوونە ئەوەیە ئەمڕۆ ئەیانەوێ بە شێوەیەکی سەربازی هیچ نەبێ تا ڕادەیەک پەکەکە لاواز بکەن و پارتی هەدەپەش لاواز بکەن ئەتەوان ئەمە بە بۆچوونی من ئەمە هەڵەیە و لە ڕابردوودا لە نەوەتەکان لە هەشتاکان ئەم بۆچوونە تاقی کراوەتەوە فەشەل بووە و خودی پارتی داد و گەشەپێدان لە ئەدەبیاتە بە بەردەوام وتێتی حەلی ئەمنی حەل نییە بۆ مەسەلەی کوردی بەڵام ئێمە بە شەقام نەوژانەوەی نەکەین بڵین هەدەپ لەیرە هیچ هەڵەیەکی نەکردووە و بەڕای من هەردوو لا هەڵەیان کرد یەکێک لە هەڵەکانی هەدەپ ئەوەیە یعنی بەڕاستی ئێمە لە وڵاتێکی دیموکراتی ئەجولینەوە ئەبێ پرۆسێ ئەبێ یاری سیاسی گەمەی سیاسی
تێبگەین لە پرۆسەیەکی دیموکراتی چۆن گەمەی سیاسیەکەین و چۆن گەمەی عسکەریەکەین. بەڕای من پەکەکە هەدەپی کوشت ئەو فەزایە سیاسیی کەوا بۆ هەدەپە هەبوو پەکەکە زۆر ئەو مەجالەی تەست کردەوە بۆی لەبەر ئەو وەکو یەکێک لەو شتانە کەوا ئەمڕۆ حکوومەتی تورکیا ئەڵێ ئەم ئەندامانە ئەندامی پەرلەمانن بە شێوەیەکی قانونی بە هیچ زۆری حەقیان نییە بچنە ماتەمەنی گۆریلایەکە کە لە تورکیا بە ڕێکخراوێکی تەرۆریستی دانرێ ئەمان بچنە ماتەمەنیەکانین و چەندەها تەسریحات هەیە. یعنی ئێمە ئێستا وەختی ئەوە نییە بە هەمووی باس بکەین. یەکێک لەوانە کە پار سڵاحەدین دەمیرتاش لە وەختێکە کە لە تورکیا لە ململانێکی زۆر سەخت بوو لەگەڵ رووسیا چوو لە مۆسکۆوە وتی تورکیا خەتابارە تهدیدی ئوردغانی کرد. کاکە ئاخر وەڵڵی ئەوە یعنی با بڵێن ئەمڕۆ لە هەولێر یەکێ بچێ لە مووسڵەوە لە ناو داعشەوە بڵێ کورد خەتابارە بزوتنەوەی کوردی خەتابارە بێتەوە بۆ هەولێر طبعاەوە یعنی بە شەریکێکی ڕاستەقینە دانهێنرێ لە پرۆسەی ئاشتی. هەدەپ پێویست بوو پار با بڵێن لە هەڵبژاردننی ڕابردوو ئەوەی کە لە مانگی شەش کرا چانسێکی مێژویە بوو بچێتە ناو حکوومەتەوە لەگەڵ پارتی دادوگەشە پێدانە ئەو هەلە بقوازێتەوە چەند امتیازاتێک چەند شتێک بۆ کورد بگە. بەڵام هەدەپ هەر کەوتە ژێر پرۆپەگەندای وڵاتە غەربیەکانەوە و ژێر پشاری ئێران و سووریا بە ئوردغانیانەوت تەرۆریست بە حکوومەتی پارتی دادوگەشە پێدان ئەنەوت ئێمە لەیرین ئەم حکوومەتە بڕخێنین. باشە تو چۆن ئەچیتە پرۆسەی ئاشتی تو لەناو پرۆسەی ئاشتی چۆن بە ڕێیس دەوڵەتێکە لەی تەرۆریست؟ یعنی ئەم هەڵانە کرا. ئێمە بەڕاستی ئەبێ ئێمەش خۆمان یعنی پێداچوونەوە بە خۆمانش بکەین ئایا ئێمە لە پرۆسەی گەمەی ئاشتی یان گەمەی سیاسی واکرێ بە بۆچوونی من هەدەپش زۆر هەڵەی زۆری کرد و هەڵەی کوشندەی کرد و بالمقابل ئەمڕۆ حکوومەتی تورکیا بە ڕەتفعل بەڕای من هەڵەی کوشنداکە بەگرتنی ئەم ئەندامانە طبعا بەڕای من ئەبێ بە زووترین کات ئازاد بکەن ئەکرێنش. بەڵام پرۆسەی چێ بەڵێ فەرموو بەڵێ سەبارەت بەوەی کە بەڕێز وتت ئەم دەستگیرکردنە هەڵەیەوە هەم لە بەرژەوەندی کورد هەم لە بەرژەوەندی تورکیاشدانیە. بەڵام کە لە بەرژەوەندی تورکیادانیە بۆچی لەم کاتەدا حکوومەت ئەم ڕێکارە بەرامبەر بە هەدەپە و پەرلەمانتارەکانی دەگرێتە بەر؟ طبعا ئەو حکوومەتی تورکیا بە بۆچوونی من خوێندنەوەیەکیەیە. خوێندنەکەی ئەوەیە دوای ئەو ئینقلابە فاشلە هەستەکە بەهێز و ئەیەوێت لە دوژمنەکانی نارەکانی بدا. لە یەکەم نەیاری جەماعەتی گولان بوو بە شێوەیەکی زۆر بەجددی لێیانیدا و نەیاری دووەمی پەکەکەیە و هەدەپەش ئێمە هەموو کەسێک ئەزانێ هەدەپە باڵێکی سیاسی پەکەکەیە و ئەوێ لێیان بدا تاکو لاوازیان بکە. بەڵام من پێی دەچم وا تێگەشتمە لێی کە ئەیانەوێ پەکەکە لاوازکەن و دوایی سەر لە نوێ دوای فترێکی تر دەستکەن بە پرۆسەی ئاشتی. بەڵام ئەم بۆچوونە گردنی ئەندامانی پەرلەمان و ئەمانە ئەمە لە نەوەتەکان کرا. ئەمە هەڵەیە شتێکی ترش هەیە. یعنی لە وەختی داودۆڵۆ بالمناسبە داودۆڵش بووە قوربانی هەڵەکانی پەکەکە و هەدەپە چونکە جەوێکی وایەن خەڵکردنە ناو تورکیا توندڕەوەکان ئەوانەی دوژمنی کوردن بێنە دەوروپشتی ئوردغان و نەسیحەتی بکەن کە حەلی عەسکەری تەنها حەلێکە بۆین. یعنی لاچوونی داودۆڵە یعنی بەڕاستی دۆستێکی کورد لادرا لە حکم و ئەمڕۆ زەمینە ئێستا خۆش نییە بۆ پرۆسەی ئاشتی بەڵکو زەمینە ئێستا بەرەو ئەوە ئەڕوا تورکیا بەرەو پرۆسەیەکی حەلێکی عەسکەری بۆ ئەو پرۆسەیە ئاکات. بەڵێ
زۆر باشە بەڵام لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیشەوە لە ڕووی ئەمنیشەوە ینی کاریگەری زۆر خراپی نابێت لەسەر تورکیا و لە ڕووی پاشەکشەی ئابوووریەوە کە ئەگەر بێت و پارتی کرێکارانی کوردستان چالاکی سەربازیەکانی زیاتر بکە و لە ڕووی سیاسیەوە و اینجا لە ڕووی ئەمنیشەوە ینی کاریگەری زۆر خراپی نابێت لەسەر داهاتووی تورکیا بەتابەتی کە ئێستا تورکیا هێزی لە سووریایەوە دەیەوێت هێزی لەسەر سنووری عێراقیش کۆ کردوێتەوە؟ بەڵێ یعنی ئەوەلەن بەڕاستی بە بۆچوونی من ئەوە یەکجاری وە تەسیرێکی وای نابێت لە بواری ئابوووریەوە ئابووری تورکیا لە دوای انقلابەکە طبعاً تا ڕادێک تەسیری لێکراوە بەڵام ئابوووریەکەی تاکو ئیستا بەهێزە ئەمە یەک دوای شەڕی پەکەکە دەستی پێکردووە تقریبەن ئەمە ساڵێکە یعنی گرتنی ئەم ئەندامانە زۆر کاریگەری نابێت لە بواری ئابوووریەوە لە بواری ئەمنیەوە بەڵێ ینی بەعزە دەوڵەتە ئەوروپیەکان ئێستا ئەمەیان ئیدانە کردووە و ئەمریکا ئایا ئەم ئیدانەیە دوایی ئەبێتە جۆرێک وەکو بڵێ فشاری ئابووری بخەنە سەر تورکیا ئەگەر ئەوە بێ بەڵێ بەڵام ئەگەر ئەوە نەبێ باوەڕ ناکەم چونکە سەر لە کوردستانە لە باکوورە بەڕاستی ئەمە ساڵێکە شەڕە لە هەموو زۆربەی شارەکان و گوندەکان یعنی تورکیا سپایکی گەورەی هێناوەتەوێ شەڕێکی زۆر گەورەیە و لەبەرەوە باوەڕ ناکەم گرتنی ئەم ئەندام پەرلەمانانە لە بواری ئابوووریەوە یان لە بواری ئەمنیەوە شتێکی زۆر گەورە بێ بۆ نمونە یعنی ئەگە سێرکەی لەم دوو ڕۆژەدا هەدەپ نەیتوانی ئەو هەزارەهانە یان ئەو ملیۆنانەی کە ئەیهێنایە سەر شەقام بیانێنێتە سەر شەقام لەبەرەوەی ئەمڕۆ هەدەپ تا ڕادەیەک زەعیفە پەکەکە زۆربەی کوشندەی لێ دراوە و تا ڕادەیەکش خەڵکەکە لە منطقەی کوردستانە یعنی وەکو بڵێ ماندوون لەو شەڕە ئایانەویست پرۆسەی ئاشتی بچێتە سەر بەردەوام بێ و هەردوو لە سەر لە نوێ ئەڵێمەوە هەردوو لە خەتابارن بەو شێوەی کە شتەکە گەشتێتە ئەمڕۆ بەڵێ بەڵام تورکیا زیاتر هۆکار نییە بەوەی کە مەسەلەن هیچ پاساوێکی و هەڵانەی کە بەڕێز وتت هەدەپە ڕەنگە وەکو پارتێکی سیاسی کۆمەڵە کەڵی کردووە بەڵام دەگاتەوەی کە مەسەلەن ئەوان هەڵبژێردراوی خەڵکن دەستگیر بکرێن لە پەرلەمانتارەکان لەسەر و شارەوانیەکان و میدیاکانیش سەرجەمیان میدیا کوردیەکان داخراون و فشاریان لەسرە یعنی ئەم هەڵانە وا دەکات حکوومەتی تورکیا ئەم جۆرە لە سیاسەتە بەرامبەر بە ئەو پارتە کوردیە بەرپا بکات بە هیچ جۆرێک حکوومەتی تورکیا پاساوی نییە پاساوێکی لە وڵاتێکی دیموکراسی ئەوانەی هەڵبژراوی ملەتن نابێ بگیرێن بەڵام تکایە سەر لە نوێ ئەڵێمەوە گەمەی سیاسی حدودی خۆی هەیە نوێنەری ملەتش چی لە ئەمریکا چی لە ئەوروپا چی لە با بڵێین لە تورکیاش حدودی بۆ دانراوە یعنی ئەو برایانە ئەبێ تەجاوزی ئەو حدودیان نەکردایە دوای وا بڵین ئەمە بەڕاستی وەکو میێوانەی بەڕێزت وتی 154 پەرلەمانتار ئەمانە تقریبا 100یان کورد نین ئەوانە نەیاری ڕژێمن یان وەکو بڵێ گیرروگرفتیان هەیە لەگەڵ ڕژێم ئەوانە کەیس هەبوو لە سەریان خۆیان چوونە محکەمە ئەندامانی هەدەپە نەچوون بۆ محکەمە دوای ئەمە ئەگەر بچیان بۆ محکەمە خۆیان دەستگیر ناکران بەڵام ئەوان ئەڵێن ئێمە بەم محکەمەیە اعتراف ناکەی باشە چۆن وڵاتێکە لەعبەی یعنی ئەوانەی لە حکمن ئەمانە جەماعەتێکی ئینقلابی نین ئەمانە نوێنەری حزبێکن بە زۆرینەی دەنگ لە حکمن یعنی بەڕێی من ئەمەش هەڵە بوو کە خۆیان نەچوونە محکەمە ئەبێ بچیانە محکەمە لەوانەی کەوا چوونە محکەمە چەند کەسێکیان ئازاد کران بەڵام بەڕێی من ئەمە فشارێکە لەسەر هەدەپ و ئەوانەی تریش ئازادەکرێن بەڵام کاکتۆر زۆر بە کورتی ئەگەر وەڵامی و پرسیارەشم دەیت و دواتر قسەی زیاتر دەکەین بەڵام سەوارد بۆی کە باز دەکەی بۆچی کە پێ حکوومەتەکەی ئەردۆغانیش مەسەلا و پشگیری لایەنە کوردی و کوردیان لە بەرچاونی لە کاتی ئینقلابدا کە ئینقلاب بەسەر ئەردۆغاندا کرا بەڵێ کە ئینقلاب لەسەر ئەردۆغاندا کرا یعنی کورد وەکو هەموو هەدەپ وەکو هەموو حەزابەکان
ئیدانەی ئینقلابەکەی کرد وابوو یعنی بەڕاستی یڵدرم ئەبێ ئەو دوور سەرۆک حەزبەی داوەت کرد سپاسیانی کرد ئەبێ سپاسی هەدەپشی بکردایە و ئەبێ سەرۆکی هەدەپشی داوەت بکردایە بۆ ئەوە و بەڕێی من لە دوای ئەو ئینقلابە ئەبێ کرانەوەیەک ببوایە بەرامبەر هەدەب و پرۆسەی ئاشتی بەڵام بەداخەوە ئێستا ئەوانەی وەکو بڵێ نێزگن لە یڵدرم و داودۆڵە ببرە یڵدرم و ئۆردەغان وابزانم بە شێوەیەکی جیاواز وەکو بڵێ نەسیحەتێکن ئستشارەیەکەن من ئەمام خودی خۆم 6 مانگ بەلێستا مذەکەرێکم دایە مستەشاری ئۆردەغان وتم ئەمە هەڵەیە ئەو کاتە لە دانی وەکو لە حەسانەی پەرلەمانتاری وتم ئەمە هەڵەیە چونکە ئێمە چەندەها تەجاروبەیە هەرچی کاتێک گەمە سیاسەکە فەزاکەی فراوان بکەی مەجال بۆ یان پاساوە بۆ چالاکی عسکەری کەمتر ئەبێت بەڕاستی لەیرە هەم دەوڵەتی تورکیا لە هەڵەیە و هەم پەکەکەش لە هەڵەیە کە مەجالیان نەدایە هەدەپ کە ڕۆلی خۆی ببینێ ئەبێ هەروە بێت ئەبێ پەکەکە زیاتر مەجال بداتە هەدەپ حکوومەتی تورکیا بە شێوەیەکی عملیتر لەگەڵ هەدەپە بێتە پێشەوە. سوپاسەکەی کاک دکتۆر دواتر دەگەڕێنەوە لای بەڕێز لەگەڵمان بێنەوە کاومر ڕای بەڕێز سەبارەت بەوەی کە ئێستا بۆچی تورکیا لە بری مەسەلەن چارەسەری سیاسی پەنابەتە بەر چارەسەری سەربازی بۆ کێشەی کورد کێشەی کورد بە چارەسەری سەربازی چارەسەر دەبێت لە تورکیا بەڕێگەی سەربازی؟ من پێم وایە ئەمە یەکێکە لە دەرەنجامەکانی پاش کودەتاکە کە وردە وردە لە ناو دەوڵەتی تورکیا سەرهەڵەدا چونکە لە هەر وڵاتێکە کە کودەتا ئەنجام بدرێ هەم کودەتاچیەکان بارودۆخێکی سیاسی نوێ ئەهێنە ئاراوە و هەم ئەگەر کودەتاچیەکانیش تێک بشکێن دەوڵەت کۆمەڵی ڕێوشوێنی سەربازی و ئەمنی و عسکەری و ئەو شتانە ئەگرێتە بەر بۆ ڕێگرتن لە جارێکی تری دروستبوونەوەی کودەتا یعنی پێم وایە ئێستا بە شێوەیەکی گشتی دەوڵەتی تورکیاش وەکو هەموو دەوڵەتەکانی ناوچەکە بەرەو ئاقارێکی تر ئەڕوە سەرەتا ئەگەر سەیری پرۆژەی سیاسی ئەکەپە بکەین و هەروەها ئەو دەستورە نوێش کە ئامادەی کردووە دەستورێکی زۆر دیموکراسی و کراوە و مافی گەلان و مافە مەدەنیەکان و ئەوانە زۆر بە شەفافی باسەکە بەڵام ئەگەر سەرنج بدەین ئێستا پاشەکشەیەک لە دیموکراسی هەیە لە تورکیا ئەم پاشەکەی چییە؟ یعنی ئەمەیە باسی ئەوە بکەم یعنی کە بۆچی ئەم پاشەکشەی دیموکراسیە لە تورکیا ئێمە بە شێوەیەکی گشتی دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای بەهاری عەرەبیەوە کۆمەڵی ئەزمموی تازەی دەوڵەت و سیاست لەم ناوچەیە دروست بوون ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پاشەکشەی ئازادیە سیاسیەکان پاشەکشەی دیموکراسی یعنی ئەمە ڕەوشێکی نوێی سیاسیە کە لەم ناوچەیە دروست بووە یعنی ئێمە کۆمەڵێ پارتی سیاسیمان بینی کە لە ڕێگەی دیموکراسیەوە هاتنە سەر دەسەڵات و خەڵک هەڵی بژاردن بینیمان لە هەموو ئەو وڵاتانە یەکسەر کودەتای سەربازی بەسەر دەسەڵاتە هەڵبژێراوەکان ناکرا و جارێکە عەسکەر و کودەتا و ئەمە دەسەڵاتی گرتەوە دەست و تورکیا تەنها وڵاتێک بوو کە لەم ناوچەیە مابوو باسی لە دیموکراسی و پێکەوە ژیان و ئەوانە کرد ئێمە بینیمان ئەویش کەوتە بەردەمی کودەتایەکی سەربازی و یعنی لە ئەگەری ڕوخانی ئەو دەسەڵاتە بوو کە لە تورکیا هەبوو لەبەرەوە دەسەڵاتدارانی تورکیا ئێستا جۆرە بیرکردنەوەی تریان بۆ دروست بووە و من پێم وایە هەر پێکاتەی تاکی تورکیش حەز لەوە ئەکا کە سەرکردەیەکی کاریزمایی هەبێ دەوڵەتێکی بەهێزی هەبێ دەوڵەتێکی عسکەری هەبێ و هێزی سەربازی بەکاربێنن چونکە بە درێژایی نزیکەی 80 ساڵی ڕابردوو کەمالیەت ئەمە جۆرێکە لە کولتوری سیاسی کە بۆ تاکی تورکی دروست بووە و بۆ کۆمەلگای تورکی دروست بووە و بۆ دامەزراوەکانی دەوڵەت و حکوومەت و بە هەموو شێوەکانیەوە دروست بووە لەبەرەوە ئێستا جارێکی تر ئۆردوغان ئێوێ بگەڕێتەوە سەر ئەم نەزعەیە سەر ئەم نەزعەیە کە پاراستنی دەوڵەت و پاراستنی ئاسایشی نەوتەوەی و دەوڵەتێکی بەهێز و سەرکردەیەکی بەهێز پیادە بکە ئێمە بینیمان چۆن بەرەڕووی دوو هێز کە لە ناوخۆی تورکیای مەترسین بۆ سەر دەوڵەت چێو بوون کۆمەڵی خزمەتی گوڵانیەکان
یعنی بینیمان چۆن بەرە ڕووی گوڵەنیەکان بەوە یعنی بە هەموو شێوەیەک لە هەموو دامەزراوەیەک پاکیکردنەوە دامەزراوی سەربازی پاکردەوە و جارێکی تر داڕشنەوەیەکی نوێی بۆ دامەزراوەی سەربازی و ئەمنی و میت و ئەوانە کردەوە کە لەسەر ئەنجامی لایەنگرانی خۆی جارێکی تر دروستیان کاتەوە یعنی ئەوەی کە ئەگەر حیزبێکی سیاسی بە شێوەیەکی مەدەنی وەکو لە وڵاتێکی ئەوروپی هەیە هەرگیز لەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناتوانێت بمێنێتەوە ئەگەر هێزی نەبێ ئەگەر عسکەر پشتیوانی نەکە ئەگەر بۆمان و لە سەربازی بەڵێ ئێستا پارتی دادوگەشە پێدان ئەکەپە کە سەیری ئەم گۆڕانکاریە سیاسی و استراتیژ و سەربازیاناکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەبینێ ئەگەر بێت و پارتێکی سیاسی بەهێز نەبێ پشتیوانیەکی گەورەی گەل و دەوڵەت و دامەزراوەی سەربازی لەگەڵ نەبێ ناتوانێت بمێنێتەوە لەبەرەوە یەکەم پاکردنەوەی گوڵەنیەکان لە دامەزراوەکان ئەمە یەکەم مەترسی بوو لەسەر ئەو ڕێگە لایدان ئەنجا کە بۆ نمونێ عنی دەیان هەزار کەسی لە دامەزراوەکانی سەربازی و دەوڵەت و کارجێڕی و حکوومەت و یاسا و دادگاکان هەمووی پاکردەوە یعنی نەیبینی بۆ نمونە وڵاتانی ڕۆژئاوایی هەڵوێستێکی وایان هەبێ ئەمریکا هەڵوێستێکی جددی هەبێ وڵاتانی هەرێمایەتی ناوچەکە بتوانن ڕێبەم کارە بگرن بێدەنگیان هەڵبژار لەبەرەوە ئەمە ڕێخۆشکردنێکی تر بوو کە دەوڵەتی تورکیا وەکو چۆن بەرامبەر گوڵەنیەکان کردی ئەتوانێت ئەم هەنگاوە بەرامبەر پارتی کرێکاران و هادەب کە مەترسی دوو هەمە لە ڕێی دەوڵەتی تورکیا ئەمەش بنێ لەبەر ئەوە ئێستا هاتوۆتە ناوە هەم بە هەمان عەقڵیەت و هەمان مەسەلەی ئەمنی ئەو قۆناغی پێشوو کە قۆناغی پرۆسی ئاشتی بوو ئێستا ئەمە ڕاگیراوە بەڵام ئەمە لە ڕووی بەرەو سەقامگیری سیاسی و عسکەری دەبیان بەر و ئاڵۆزتری دەبیانی ئەوەی کە بەرامبەر گوڵانیەکان و بەرامبەر کورد دەکرێ مەسەڵەن بەڵێ ئەزانی چی ئێمە ئەبێ شتەکە لێک بینەوە ئەوەی کە بۆ نمونە ئەم مەسەلەیە خۆی لەوانەیە ئەوان بەپێی دراساتی ژێکەن یعنی هەروە شتێکی هەنگاوێکی هین نییە بینێن ئێستا ئەگەر سەیری دەنگدەری کورد بکەین بۆ نمونە دەنگدەری کورد نزیکەی 5 ملیۆن کەس بووە لە کوردستانی باکوور باشە لەم 5 ملیۆنە هەتاکو ئێستا نزیکەی 3 ملیۆن و 600,000 کەسی دەنگی بە ئەکە پێیاوەتەوە یعنی لەبەر ئەوە لە ناو کوردستانی باکووروشە لایەنگرانێکی زۆری ئەکەپە هەیە ئێمە وان نەزانین کە ئەم هەنگاوانەی کە پارتی دادوگەشە پێدان ئەبێ هەموو کورد بەرە ڕووی ئەبێتەوە نەخێر یعنی بەشێک لە کورد ئەگرێتەوە کە ئەویش لایەنگرانی پارتی کرێکاران و لایەنگرانی هادەپ و لایەنگرانی ئەمەن یعنی ئەوە لەبەرەوە دەنگدەرانی هادەپ نزیکەی 2 ملیۆن و تقریباً 200,000 کەسە کەواتە ئێستاش ئەندام پەرلەمانێکی زۆری کورد هەن کە سەر بە ئەکەپەن و لایەنگرانێکی زۆری هەن لەبەرەوە ئەم هەنگاوە بەچی ئەنێ ئێوێ بە بڕوای من ئێوێ لەم قۆناغەدا کە ئەم هەنگاوەی کە ناوێتی ئەو مەرجانەی کە هەیەبوو یەکێک بۆ دەستکردنەوەی پرۆسی ئاشتی چی بوو ئەوەیە کە ئەبێ پارتی کرێکاران چەک دابنێن من پێم وایە پرۆژەیەکی ئۆجەلان هەبوو بەڵێ سوپاس دەکەم ئەوستا کاتی ناوبڕە دواتەگرین وەلای بەرز دە سوپاس بەڵێ بینێرانی بەرز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتەگرینە وڵاتان لەگەڵمان بێنەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ
بەیانی ئەم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان کاک دکتۆر ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بۆ قسە لەسەرەوە بکەین کێشەی کورد و پرسی ئاشتی لە دوای ئەم پرۆسەی دەستگیرکردنە چی بەسەردەوە کورد دەبێت چی بکات؟ پرسیارەکە بۆ من بوو؟ بەڵێ کاک دکتۆر بەڵێ. بەڵێ پرۆسەی ئاشتی تۆزێ پێشسە ئاماژەم پێی کرد. پرۆسەی ئاشتیسە لە ئەجندەی ئەم حکوومەتەی حالی نییە با تۆزێ واقعبینانە بیرکەینەوە تاکو ساڵی داهاتوش و تاکو شەڕی مووسڵ و شەڕی سووریا پرۆسەی ئاشتی تا ڕادێک ئەوێستێنرێت. بەڵام ئایا ئەمە چی کاریگەریە بێگردنی پەرلەمانتارانی کورد تەمان بە شێوێکی سلبیە بێت و ئەو پرۆسەیە زۆر دواخات و باش نەبوو. بەڵام لە حقیقەتە حکوومەتی تورکیا ساڵێکی تر من وەکو بڵێ پێشبینی یەکەم سەر لە نوێ بێنەوە سەر مێزی گفتوگۆ چونکە بەڕاستی ئەگەر پارتی داد و گەشە پێدان ئەو حزبەی جاران بێ کە ئەوێت وەکو بڵێ ئابروویکی بەهێز و بێتە قووەتێکی ئەقلیمی و بتوانێت وەکو بەینەڵێ قووە ناعیمەی خۆی بەکاربێنێ سافت پاوەری خۆی بەکاربێنێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێ پرۆسەی ئاشتی سەر لە نوێ زیندوو بێتەوە و ئەبێتش. بەڵام جارێ چی لەلایەنی پەکەکەوە چی لەلایەنی حکوومەتی تورکیاوە بەڕاستی هەردوو لە عەقڵیەتی ئاشتی نین وەکو بڵێ زەمینەی ئاشتی لای هەردوو لە نییە. هەردوو لە ئێوەی خۆی تەجروبە بکە ئایا بەهێز چی بەدەست چێتوانێت چی بکە. بەڵێ زیاتر زمینی ئاشتەکە لایەن کێنیە لایەن پارتیکرێکارانی کوردستان لایەن حکوومەتی تورکیا. ئێستا ئەمڕۆ دوێنێ لە ڕاگەنداوەکەی پەکەکەدا باس لەوەکەی تر گفتوگۆ بەسەر توێنی کاتێک کە خەباتی مەدەنی و ڕێگری دەکرێت لە خەباتی سیاسی و مەدەنی ڕێگایەکی تر دەمێنێتەوە بۆ ئاشتی لەگەڵ تورکیا؟ وڵی پەکەکە عملیەن لە پێرارەوە پرۆسەی خەباتی مەدەنی بە خوێندنەوەی من بۆ ڕووداوەکان پەکەکە ئەو پرۆسەیەی کوشت. یعنی پارتی داد و گەشە پێدان و هەدەپ تا ڕادەیەکی زۆر دەستکەوتێکی زۆریان کردبوو هێنابۆدی بۆ ملەتی کورد و بۆ تورکیاش و بۆ پرۆسەی دیموکراسی. بەڵام باڵێک نەناو پەکەکە و باڵێکش نەناو حکوومەتی تورکیا بوونە هۆکاری ئەوەی کە ئەم خەباتە مەدەنیە بووسێت. ئیجا من وەکو شخص وەکو ئینسانێکەوە با بڵێن متابعی ئەحداثەکەم وای بینم ملەتی کورد ئەمڕۆ لە تورکیا پێویستی بە خەباتی مەدەنیە و ئەو خەباتە مەدەنیە و حتا ئەمڕۆژ یعنی باش نییە بۆ پەکەکە تادید بکە. ئەوە وڵاتی ئەوروپیەکان زۆربەی وڵاتەکانی دیموکراسی چی لە غەرب چی لە زۆر شوێن ئیدانەی ئەوە عملیان کردووە و با هەدەپ و هەوادارانی بە شێوێکی دیموکراسی وەکو بڵێ تعبیر بکەن لە وەزعی ئیستا و لە ڕزامەندیان بەرامبەر ئەو پرۆسەیە یعنی تەقینەوەی وەضع و تاقیدکردنی ئەوە لە هیچ وەختێک
لە بەرژەوەندی کورد نییە یعنی ئێمە ئەمڕۆ لە تورکیا حەزکەین حەز نەکەین حزبێکەیە خەڵکێکی زۆر لەگەڵ ئەو حزبەیە خەڵکێکی زۆر لەگەڵ ئەردەغانە ئێمە با نەخەڵەتین بە ئەلامی غەربی ئەمە دیکتاتۆرە و ئەمە ئێوە بێتە سوڵتانێکی عوسمانی و ئەمە وانە لە حقیقەتدا خەڵکێکی زۆر و ئەو ئینقلابەی گولانیەکان کردیان ڕوون بوو کە ئۆردۆغان جەماوەری هەیە ئۆردۆغان تورکیا وڵاتێکی بەهێزە ئێمە ئەمڕۆ یعنی لە هەشتاکان تا پێشە وتانەوەتەکان پێش هاتنی پارتیدا گەشە پێدان یعنی بەڕاستی لەو کاتەدا خەباتی چەکداری تەنها ڕێگایەک بوو بەڵام ئەمڕۆ بەڕاستی ئەم خەباتە چەکداریە بارگرانیە بار قورسیە لەسەر بزوتنەوەی کوردی تایبەتی لە باکوور من ئێمە ئەبێ یعنی با بڵین لە تورکیا باشترە وەکو بڵێ بەرەو ئەو ڕێگایە بڕوە من لێرە ئەڵێم حکوومەتی هەرێم ئەتوانێت بە تایبەتی کاک مەسعود بارزانی ئەتوانێت ڕۆڵێک ببینێت لە وەکو بڵێ تۆزێ لە هێورکردنی وەزعەکە و بەردانی ئەم ئەندام پەرلەمانتارانە بەڵێ ینی هەرێمی کوردستان پێ دوایە توانێت ڕۆڵ ببین لە کاتێکە ماڵی خۆی پڕە لە قەیران ناتوانێت کێشەکانی خۆی چارەسەکە توانێت ڕۆڵ ببینێت بۆ مەسەلەی کورد لە تورکیا یعنی بەڕاستی ئەوەی جەناب دەفەرمووی شتێکی ترە من طبعا ئەمە کاک مەسعود بارزانی تا ڕادێک لای ئۆردۆغان و لای پارتی دادوگەشە پێدان حسابێکی تایبەتی هەیە و ئەوان تا ڕادەیەک باوەڕێکیان پێێتی من ئەڵێم مەسعود بارزانی تورکیاش پێویستی بە مەسعود بارزانیە چی لە مووسڵ چی لە سووریا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەی گشتی بەڕێی من بەڵێ مەسعود بارزانی ئەو ڕۆڵە ئەتوانێ ببینێ بەڵێ من لەگەڵ جەنابتم ئەگەر مەسعود بارزانی بتوانێت کێشەکانی ناو هەرێمی کوردستان ئەوانش حەل بکاتەوە وەکو سەرکردەیەک دەست یان وەکو لێ مبادرەیە بکە طبعا وەکو بڵێ ثقلی ینی دەرەوەی وڵاتش وە لە تورکیاش زیاترە بێت زۆر سوپاس کاک تۆر دواپرسیارم زۆر بە کورتی سەبارەت بە مەسەلەی ئەگەریەوەیە کە هەدەپە دابخرێت بۆ کۆی کە لە 2012 پارتێکی تری کوردی داخرە حکوومەتی تورکیا هیچ نیازێکی ئەوە هەیە یعنی باوا بڵێن حکوومەتی تورکیا دائیمەن گر لە بەدی لەخوا بۆ پەکەکە و بۆ هەدەپ بەڵام وەکو مامۆستای میوانەکەی ترت فەرمووی یعنی خەڵکێکی زۆر هەیە لە کوردانی باکوور لەگەڵ حکوومەتان یان بۆ چوونێکی تریان هەیە بۆ چارەسەرکردنی مەسەلەی کورد بەڵێ حکوومەتی تورکیا بە تایبەتی ئەمڕۆ گڕی بە دیلی تر ئەخوا لە هەدەپ و پەکەکە یانش بتوانێت لە هەدەپ بکاتە دووبەشەوە بەڵێ لەوەش محاولاکە ئەوەش بکە بەس بە بۆ چوونی من هەدەپ عملیەن شەریکە ناتوانانی تەجاولی بکەی و عملی و هەم هەدەپ و هەمش حکوومەتی تورکیا تۆزێ بە وەکو بڵی واقعیانە واقعبینانە لەگەڵ یەکتریە تەعامل بکەن باشترە بێ بۆ پرۆسەی ئاشتی و بۆ تورکیا و بۆ کوردش بەڵێ بەڕێز دکتۆر عوسمان عەلی شارەزا لە کاوەبار تورکیا زۆر سپاس بەڕێز دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵمان زۆر سپاس بۆ بەڕێستە ماوسا مەرگرت بکەم و لا بەڕێزت بەڕێز پێشتر باسی زۆر سپاس کاکتۆر باسی پرۆژەکەی ئۆجەلانت کرد بۆ ئاشتی پێش قسەکانی کاکتۆر بەڵێ ئەگەر ئێمە سیر بکەین یعنی ئۆجەلان لە 2013 پرۆژەیەکی ئاشتی هەبوو یعنی لەوەیە یعنی کۆمەڵێک چاوپێکەوتن هەبوو کە هاکان فیدان لەگەڵ نوێنەری پارتی کرێکاران دانیشت بوو لە نەرویج و ئەو پرۆسە ئاشتی لێکەوتەوە دەرەنجام کە ئێمە بینیمان ئەو پرۆسەیەک تەمان کە ئەنجام درا لەژێر چاودێری ئۆجەلانە بوو بە پرس و ڕاوێژی ئۆجەلان بوو ینی ئەگەر سەیری کوتارەکەی ئۆجەلان بکەینەوە بگەڕێنەوە بۆ دید و بۆچوونی دەربارەی پرۆسەی ئاشتی پێم وایە ئەو دید و بۆچوونەی ئۆجەلان کە خستە ڕوو بۆ پرۆسەی ئاشتی و ئەو پرۆسەی ئاشتیش لەگەڵ ئەوەی کە سەرەتا پارتی دادوگەشە پێدان
وەکو پلانێکی استراتیژی هەبوو بۆ چارەسەرکردنی کێشەی کورد و کرانەوەی دیموکراسی و زیاتر دروستکردنی دەوڵەتێکی مەدەنی لە تورکیادا و دوورخستنەوەی باڵی عسکەر لە مەسەلە سیاسەکان و کێشە مەدەنیەکان و چارەسەری کێشە ناوخۆییەکانە. پێم وایە ئۆجەلان ئەو پرۆژەیە کە لەگەڵ دەوڵەتی تورکیا ئامادەی کردبوو لەگەڵ ئەکەپە ئامادەی کردبوو پرۆژەیەکی زۆر گەورە بوو، هەنگاوی ئیجابی زۆر باشرا لەو بارەیەوە، کۆمەڵە دەستکەوتی باشیش دەستکەوت کە وای لێ هات بۆ نمونە ئەمە خزمەت بە پرۆسی سیاسی بکات لە تورکیا، وای لێ کرد کە لە ساڵی 2012 هادەب دروست ببێ، هادەب پارتێکی گەورەی لێ دروست بوو و لە هەڵبژاردنەکەی بینیمان حوتی حوزەیرانە توانی 80 ئەندام پەرلەمان بێنێ و بەشداری پرۆسی سیاسی هەڵبژاردن بکە بۆ سەرۆک کۆمار، یعنی نوێنەرایەتیان هەبێ، یعنی پارتی یعنی نوێنە بزوتنەوەی سیاسی کورد بووە بە بەشێک لە کۆمەڵگەی مەدەنی و سیاسی لە تورکیا، یعنی هەنگاوی ئیجابی زۆر باشینەوە. ئۆجەلان زۆر لەگەڵ ئەما بووە. لە نەورۆزی 2013 ئێمە بینیمان کە ئۆجەلان بۆ ئەوەی پرۆسەکە بچێتە قۆناغێکی ترەوە داوای لە پارتی کرێکاران کرد کە لە بەهاری ئەو ساڵەیە کۆنگرێک ببەستن و چەک دابنێن بۆ ئەوەی ئیتر پرۆسەی سیاسی لە تورکیا و دۆزی کورد ئیتر بە شێوەیەکی سیاسیانە و خەباتی مەدەنی و سیاسی دەست بەکارەکانی بکات، چونکە کرانەوەیکی زۆر باشە بوو، هەنگاوێکی ئیجابی زۆر چاکی هەبوو، دەستکەوتێکی باشی هەبوو، گەشەکردن ڕووی لە کوردستان کردبوو. یعنی لەبەر ئەوە بەڵام دوای ئەوە پێم وایە ئێستا تۆ لەم شەڕ و ئاژا و ناکۆکی شتانەیە ئۆجەلان لەکوێی ئەم شتانەیە دیارە. بۆچی ئۆجەلان پەراوێز خرایەوە؟ تورکیا ڕۆڵی پێنادات؟ نا، من پێم وایە باڵێکی شێ لە ناو پارتی کرێکارانی کوردستانە کە ویستی ئۆجەلان پەراوێز بخرێ. من پێم وایە هەر ئەو باڵاش بە گەشەکردنی هادەب زۆر دڵخۆش نەبوو، یعنی بە دەرکەوتنی کەسێکی وەکو سەلاحەدین دەمیرتاش کە وەکو کەسایەتێکی سیاسی وەکو سەرکردەیەکی گەورە لە ناو کووردا دەربکەوە بەتایبەتی لە کوردستانی باکوورا ڕۆڵێکی گەورەی هەبوو. پێم وایە بەشێک لە سەرکردە سەربازیەکانی پارتی کرێکاران بەم دەرکەوتنەی دەمیرتاش زۆر دڵخۆش نەبوون و بەو گەشەکردنی هادەپیش دڵخۆش نەبوون. لەبەر ئەوە ئێمە ئەبینین ڕاجیاوازی لەسەر مەسەلەکان سەری هەڵدایەوە، ئەبینین سەرکردە سەربازیەکانی قەندیل دید و بۆچوونێکی تریان بۆ مەسەلەکان هەبوو، ئۆجەلان و دەمیرتاش و ئەمە هینێکیان هەبوو. لەبەرەوە ئێستا ئێمە لەم قۆناغا بینین دوو کەس دوو بزوتنەوەی باڵی سیاسی، یەکەم ئۆجەلان وەکو سەرکردەیەکی سیاسی گەورە، دووهەمیان هادەپ و سەلاحەدین دەمیرتاش و هاوشێوەکانی وردە ئەم باڵی کە خەباتی مەدەنی سیاسی ئەکا وردە بەرەو لاوازبوون بەرەو پەراوێزبوون بەراوی نەخەنەوە. کەواشی پەیوەندی بە حکوومەت تورکیاوە نێوەی کە بەڕێزوتت دەوێستا مەسەلەی سەربازی زاڵ بکات؟ بەڵێ چارەسەرە سەربازیەکە لە چیەوە دێ؟ یعنی ئێستا ئیشکالێکی گەورە دروست بووە لە ناوچەکەیە، یعنی پارتی کرێکارانی کوردستان بۆ نمونە کە لە بەڕووبوونەوەیەکی سەربازی خوێناویە لەگەڵ دەوڵەتە، ئەمە پەیوەندی تەنها بە خودی ناخۆی پارتی کرێکاران و کوردستانی باکوورەوە نەماوە، ئێستا بۆتە کێشەیەکی هەرێمایەتی گەورە و بۆتە کێشەیەکی گەورە کە بەرامبەر ئاسایشی نەتەوەی دەوڵەتی تورکیا مەترسی دروست کردووە. بۆ نمونە ینی تو ئێستا لە سووریا بینی، لە سووریا بەرەو ڕووبوونەوەکان بەرەو ڕووی کوێ بێتەوە، یعنی لە بن ئەبینین پێدە لە سووریا ئێستا لە شەڕایە لەگەڵ تورکیا و ئەبینین لە هەرێمی کوردستان و لە شەڕی مووسڵا ئێستا پەکەکە ئامادەی دەربڕیوە لەگەڵ داعشە هاوکاری یەکتر بکەن و هێرش عەفو لەگەڵ حەشتی شەعبیە هاوکاری بکەن و هێرش بەرنەسەر بنکە سەربازیەکانی تورکیا لە ناوچەی باشیقە و ئەو ناوچەیان ئەگەر بێت و پێشڕۆی بکە بەرەو تەلعەفەر و ئەم ناوچانە. لەبەرەوە ئێستا ئەبینی ئەو استراتیژیە سەربازیە ڕووبوونەوەیەکی سەرباز لەبەر و تورکیا وەکو بەشێک لە مەسەلەی ئاسایشی نەتەوەی بەرەو ڕووی پارتی کرێکارانە بێتەوە. کەواتە لێرە گرفتەکە لێرە ئەوەیە کە کێشە کوردیەکە لە ناوخۆی دەوڵەتی تورکیا هاتۆتە دەرەوە، یعنی بووە بە کێشەی هەندێک دەوڵەتی هەرێمایەتی تر و کێشەی زۆر باشە. بەڵام ئەگەر تورکیا بڕۆشی بە چارەسەری سەربازی بۆچی مەسەلەن پەنادەبەتە بە دەستگیرکردنی پەرلەمانتاران و بۆچی زیاتر پرۆسە سەربازیەکانی مەسەلەن زیاد ناکات؟ بۆچی لە ناوخۆی تورکیاوە دەست پێ دەکات؟ بەڵێ ئەوە یەکێکە لە هەڵە گەورەکانی دەوڵەتی تورکیا. وتم باڵێکی شۆڤێنی هەیە، یعنی ئێستا وەکو وتم پێشتر، یعنی تاکی تورکی
کولتورێکی شۆڤێنی هەیە بەرامبەر بە کوردەوە ئەمە کولتورێکی کەمالی ئەتاتورکیە کە لە درێژایی دەیان ساڵی ڕابردوو ئەمە درێژەی هەبووە یعنی کورد تورکی چێوێ لە دەستوری تورکیا لەبەر ئەوە جارێکی تر ئێوێکی بکە دەوڵەت بەمە خۆی بەهێز بکاتەوە و دەوڵەت ئێمە لە هەڵبژاردننی دووهەما بینیمان لە هەڵبژاردننی دووهەمە کاتێک کە پارتی کرێکاران لە شەڕابوو لەگەڵ دەوڵەتە ئێمە بینیمان لە هەڵبژاردننی یەکەم کە پرۆسی ئاشتی هەبوو ئەکەپە زۆر لاواز بوو نەیتوانی حکوومەت پێک بێنێ و کەوتە قەیرانێکی گەورەی سیاسیەوە لە ناوخۆی تورکیادا بەڵام کورد هەشتا ئەندام پەرلەمانی هەبوو دەنگێکی زاڵی هەبوو ئەیتوانی هاوپەیمانەتی سیاسی لەگەڵ لایەنەکان بکە بەداخەوە ئەو هەلەی لە دەست خۆیدا ئەو هەلە ئەو کاتە بوو کە ئەگەر کە ئەکەپە زۆر پێویستی بەهادە بوو کە بەشداری حکوومەتکە و حکوومەتی هاوپەیمانەتی لەگەڵا پێک بێنێ بەڵام ئەو فرسەتەی لەدەستدا چونکە تۆ بە پێچوانەی ئەمەوە ئەو گەڕایەوە بوو هاوپەیمانەتی لەگەڵ مەهاپە و لەگەڵ جەهاپە و لەگەڵ شۆڤێنیە تورکیەکانی کە هەبوون لەبەرەو پشتی ئەکەپەی بەردا بە بڕوای من بەشێک لە ئەوەی کە ئاکپارتی هەنگای بەرەو پرۆسی ئاشتی ئەنا ئەو بوو دڵی بەوە خۆش بوو کە لەبەر ئەوەی لە دەسەڵاتی ئاکپارتیا کرانەوەیکی دیموکراسی هەیە هەوڵەکەی بۆ چارەسەری کێشەی کورد دڵی بەوە خۆش بوو کە هادەب زیاتر لە ئەکەپە نزیک بێتەوە و زیاتر لە پەرلەمانە لە بیرروڕاو بۆچوونەکان نزیک بەتایبەتی لە ئاز مەسەلەی گۆڕینی دەستور و هەموارکردنەوەی دەستور و ئەو دەستورە نوێی کە بەدەستیەوە بوو بەڵام یەکەم کەس کە پشتی تێکرد و پشتیوانی نەکرد و هێرشێکی زۆریشی کردە سەر ئەکەپە و ئۆردوغان چێ بوون هاتەپ و بەرپرسەکانی بوو زۆر باشە لەبەرەوە لەوە دڵنیا بوو کە بەهێزبوونی هادەپ نابێتە ئەوە یەکێک لە هاوپەیمانەکانی بەهێز کرد بێ و هێزێک بێ هاوکاری بەڵکو هێزێکە هاوکاری ئۆپۆزیسیۆنەکانی تر ئەدا بۆ خستنی ئەکەپ بەڵێ زۆر باشە تا چەندێک پەیوەندی بەوەیە کە هەدەپە ڕازی نەبوو مەسەرەن بە سیستەمی سەرۆکایەتی لەگەڵ ئەکەپەیە پرۆسێکی حساب لە بەرامبەر هەدەپە بەرەوزکە بازۆکە ئەردۆغان دەوێت سیستەمێکی سەرۆکایەتی یعنی ئەگەر بیتوانایە هادەپ لە ئەو دەستکەوتە گەورەی ئەو دەنگە زۆرەی کە بەدەستی هێنابوو ئەو هەموو ئەندام پەرلەمانی کە بەدەست هێنابوو کە یعنی ڕووداوێکی سیاسی زۆر گەورە بوو بۆ کورد یعنی قۆناغێکی نوێ بوو بەڕووی بزوتنەوەی سیاسی کوردیا کرایەوە لەبەرەوە بزاوی سیاسی لە کوردستانی باکوور کە ئەو قۆناغی بڕی بوو ئەو بەو شێوەیە هاتبووە پێشەوە ئەبوویایە قۆناغی داهاتووی چی بێ بەشداری سیاسی بێ بەشداری حکوومەت بێ چونکە ئەو خەڵکە کە دەنگی پێدا بوو بۆ ئەوە دەنگی پێدا بوو کە زیاتر لە ڕووی سیاسیەوە هەنگاو بنێ ئیتر وردە کۆتایی بە شەڕ بێ کۆتایی بە ئاژاوە بێ کۆتایی بە خوێن ڕشتن بێ و ئیتر هەوڵی ئەوە بدان ناوچە کوردیەکان ئارام ببێتەوە و ئاسایشی تیابێ و گەشە پێدانی ئابووری ڕووبکاتە ناوچەی کوردستانی باکوور چکە ئەو خەڵکە یعنی دەیان ساڵە معاناتی گەورەی هەیە بەدەست هەژاریەوە ئەناڵێنێ بەدەست دواکەوتویەوە بەدەست خراپی باری تەندروستیەوە بەدەست خراپی پرۆسەی پەروەردە لەو ناوچانە لەبەرەوە کاتێک کە هادەپی هەڵبژارد بۆ ئەوە هەڵی بژارد کە ئیتر ئەم قەیران و گرفتانەی بۆ چارەسەر بکە بەڵام بەداخەوە لە جیاتی ئەوەی ئەو هەنگاوە بەرەو پێش بنێ حاڵەتەکەی گەڕانەوە حاڵەتی سفر و جارێکی تر لە ساڵەکانی هەشتا خەباتی چەکداری چۆن دەستی پێکرد بوو جارێکی تر گەڕاوە بۆ خەباتی چەکداری و دەستکردنەوە بە وە لە دوایمین یعنی هەڵوێستی پارتی کرێکارانە بینیمان کە تەنها ئەم خیارەی لە بەردەستایە تەنها درێژەدان بە تونند و تیژی وەڵام خیاری تر هەیە دوای مەسەلەی تۆ دەستگیرکردن یعنی ئەزانی چۆن وەکوتم دەوڵەت لە بەرژەوەندیایەتی ئێستا ئەم تونند و تیژیە لە بەرژەوەندی ئەکەپە و دەوڵەتایە ئەمە بکە یعنی وەکوتم دید و تێڕوانی تەنانەت بەشێک لە پارتە ئۆپۆزیسیۆنەکان یعنی من دوێنێ پێرێ لە کۆبوونەوەی لەگەڵ لە پەرلەمانە کۆبوونەوەی لەگەڵ دەوڵەت باخچلی سەرۆکی مەهاپا ئەنجامیاندا بۆ ئەوەی کە ئایا لە کۆبوونەوەکە باسی ئەوە کرا ئایا یاسای لە سێدارەدان بجێڕینەوە بۆ حکوومەت یعنی یەکێک لە مەرجەکانی دەوڵەت باخچلی ئەو بوو بەڵێ ئێمە ئامادەین بیجێڕینەوە بەڵام یەکەم سزا کە ئەبێ جێبەجێ بکەن ئەبێ لە سێدارەدانی ئۆجەلان بێ یعنی سیرکە لە کاتێکە ئەمە نزیکی و هاوپەیمانەتێکی زۆری لەگەڵ هادەپ هەبوو یعنی کەواتە ئێمە ئەبێ جارێکی تر یعنی بزوتنەوەی سیاسی ڕێگەیەکی تر هەڵبژێرێت چونکە ئەمە تەنها نییە تۆ بڵێ تەنها ڕێگەی چەکداری هەبێت کەواتە
درێژەدان بە ڕێگەی ئاشتی درێژەدان بە ڕێگەی دیموکراسی و خەباتکردن بۆ گەشەپێدانی دیموکراسی لە تورکیا چونکە بەڕاستی هەموو گەشەپێدانێکی دیموکراسی هەموو کرانەوەیەکی ئازادی و هەموو کرانەوەیەک بە ڕووی چارەسەری کێشەی مەسهەب و نەتەوەکان لە ناو تورکیا ئەمە خزمەت بە کێشەی دۆزی کوردەکان ئەخیر قسەم یعنی ئێستا ئەو دەستورە نوێی تورکیا یعنی من دێباچەکەیم بینیوە مسودەکەیم بینیوە کە بڕوا بکەن دەستورێکی زۆر پێشکەوتووە دەستورێکی زۆر باشە و یەکێکە لەو دەستورانی کە خزمەت بە هەموو گەلانی ناو تورکیاکە بەڵێ یەکێک لەوانە گەلی کووردە یعنی لە ناو دەستورە نوێیەکە بە هیچ جۆرێ نەتەوەی باڵادەست نییە باسی هیچ نەتەوەیەک نەهاتووە باسی مافی هاوڵاتی بوونەکە مافی گەلانەکە مافی خوێندن و نووسین بە زمانی خۆیانەکە لەبەرەوە ئەگەر هادە پشتیوانی بکردایە لە ئەکەپە بۆی دەستورە نوێەکە بخاتە گەڕوو و بچەسپایە و ببوایە بە یاسایەک بۆ مەحاکیم لە ناو دەوڵەتی تورکیا پێم وایە ئەمە خزمەتێکی زۆری بە چێشەی کوردەکرد لە تورکیا. زۆر سپاس بۆ بەڕێز عومەر عەلی شارەزا لە کاروبارتی زۆر سپاسی بەڕێز دەگەین کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت. بەڵێ بینەرانی بەڕێز سوپاسی بۆ کە تاکو ئێستا لەگەڵمان بوون سوپاس بە هاوکاران و خواتان.